لە ئامانجووکەوانەی سەرۆک دۆناڵد ترامپ جێمس رابرتە کە دادوەرێکی فیدراڵی شاری سیاتڵە و فەرمانی ڕاگررتنی فەرمانی سەرۆکایەتەکەیدا و زیانێکی گەورە و بەردەوام دەگەیەنێت و ئیرەتەکانی وڵاتە یەکگرتووەکان دەستبەجی ڕۆبەڕۆی دەبن و قەرەبوو ناکرێتەوە. بریاری دادوەرەکە لە فڕۆکەخانەکانی وڵاتە یەکگرتووەکاندا خۆشی یەکگرتنەوەی هێنا لە کاتێکدا ترامپ لە ڕێگای توێتەرەوە تووڕەبوونەکەی پێشاندا کە دەنووسێ لەوانەیە کەسانێکی زۆر بەد و ترسناک بڕژینە وڵاتەکەمان. بریارێکی هەرە نەباشە دیدوبووچوونی ئەمەی کە پێدەوەترێ دادوەر زۆر نابەجیە و هەڵدەوەشێتەوە. ئێمە دادوەرانێکی لەو جۆرەمان نییە. کۆماریەک لە کۆمیتەی دادوەری سنادا دەڵێ ئەو لەگەڵ ئامانجەکانی ترامپدایە بۆ ڕاگررتنی تیرۆریستانی بێگانە لە دەرەوەی وڵاتە یەکگرتووەکان بەڵام دەشڵێت. ئەوە قەدەغەکردنی هاتن بوو، بەڵام بە شێوەیەکی هێندە نابەجێ بوو. لە دەستپێکی کۆتایی هەفتەدا جیهادیەکان ئەوەیان قۆستەوە بۆ ئەوەی وای پیشان بدەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دژ بە سەرجەم موسڵمانانە، بەڵام ئێمە دەزانین ئێمە لەگەڵ هەموو موسڵماناندا لە شەڕدا نین. جیاوازیەک هەیە لە نێوان ئەوەی ئازا و بێباک بێت وە کە تۆ فەرمانێک دەدەی کە لە بناغەدا بەرنامەی پەنابەران ڕادەگرێ. لەو بڕوایە دانیم ئەوە سەرسامێک بێت، بەرەنگایی دادگایی دەبێت. لە دەمی هەڵاتەکانی ساڵی ڕابردوودا ترامپۆتی دادوەرێک کە بەڕێچەڵک مەکسیکی ئەمریکاییە نەیتوانی بێلایەنی پێشاندا لە کەیسی فەرتوفێڵکردنی زانکۆی ترامپ. ئەمە جۆرە شێوازێک بووە لەگەڵ سەرۆکدا، ئەو دەبێت لێرەدا ببینیت کە سێلقی یەکسانی حکوومەت هەیە. من لەو بڕوایەدام هاوڵاتیانی ئەمریکی زۆر لەگەڵ ئەم سەرۆکەدا ڕاهاتوون کە ئەوەی لە مێشکیدایە دەیڵێ. جێگری سەرۆکۆمار پێنج دەڵێت ئەو هەرەوە هوریایی لەسەر توێتەری ترامپ دروست کراوە خاڵێکی گەورەیان لەبیر چووە. هاوڵاتیانی ئەمریکایی پێشوازی لەو یەکلاییکەرەوەیە دەکەن کە سەرۆک ترامپ لەبارەی ئەم پرسەوە نیشانی داوە بە دانانی ئامان و ئاسایشی هاوڵاتیانی ئەمریکی لەسەرەوەی بە نەرمی ئاخافتن لەگەڵ خەڵک لە واشنگتن و یاخود لە هەندێک کەیسدا لە سەرانسەری جیهان. دادگای باڵا لەوانەیە دواترین قسەی هەبێت ئاخۆ بریاری سەرۆک لەسەر ڕاگرتن دەمێنێ و یاخود بەردەوام دەبێت. جانی دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.